چوارشەمە و کاربەدەستانی عێراق ژمارەیەکی بچووکی کەلوپەلی ئاسەواریان بە پەیامنێران نیشاندا کە لە دەرەوەی شاری ناستریا دەستی بەسەردا گیرابوو. 39 کەلوپەلەکە لە نزیک مەزارگەیەک دۆزرابوونەوە بریتین لە پەیکەر و پارچە بچووکی گڵی کە نووسراوی سەردەمی شارستانەتی سۆمەریەکانیان لەسەر هەڵکەندرابوو. بەپێی کاربەدەستان پۆلیسی عێراق ڕۆژێک پێشتر دەستی بەسەرداگرتبوون پاشەوەی ئاگادار کرابوونەوە بە قاچاق بۆ ئێران بەڕێکرابوون. عەبدولئەمیر ئەلحەمدانی بەرپرسی کەلوپەلی ئاسەواری لە پارێزگای دیقار. حصيلة جيدة وممتازة في أن يقوم فوج المهمات. Em pir dilşadin ku hezên erka taybet kanîne wan berhemen destsketî bizîvirînin ku hinek ji wan ji demên berê Sumeriyan û hinekê din jî digihêjin serdema Sumeriyên nûjen. السومرية ومنها ما يعود إلى العصر السومري الحديث. بەپێی یاسای عێراق تەواوی کەلوپەلی ئاسەواری کە زیاتر لە 200 ساڵ کۆن بن دەبێ بۆ پشکنین بدرێنە دەست حکوومەتی عێراق. ژمارەیەکی زۆر شوێنەواری کۆن لە عێراق بڵاون کە زۆر کەم یانیش هەر نەپارێزراون.